و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. بابەتی قۆڕخکاری بازار و شتگرانکردن یان گرانبوونی شتومەک ساڵانە بۆتە دیاردەیەشی بڵێن ناشرین لە لای هەندێک خەڵک. بەڕاستی ئەم دیاردەیە هەڵوێستەیەشی زۆری ئەوێ پێویستە مسلمان لێ ئاگادار بێ. بۆ ئەم مەبەستە بەڕێزان ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستای دەڤەرەکەمان مامۆستا کرێکارمان کردووە. زەرێ مامۆستای خوا بەخێر بێ. زۆر سپاس مامۆستای بەڕێز عەزیزم نیک. خۆی گەورە سەلامەتان کە مامۆستای دووبارە بەخێر بێ. مامۆستای بەڕێز ئەو بابەتە بەڕاستی بابەتێکە ینی ساڵانە خەڵک زۆر گلەیی هەیە، ینی هەتا یان بەنەوەیەک پرسیارێکی زۆری لەسەر هەیە ئایا شتگرانکردن یان قۆڕکردنی بازار لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە تاوانەکەی چەندە و بە تاوان هەژمار ئەکرێ یان ناکرێ بە ژێرەی ئاەت و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆنە مامۆستا جەناب بفەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وآله أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پێشەکی سپاسی دەستگای زاری کرمانچی دەکەین بۆ دەرفەتدانی مامۆستایانی ئاینی، ئەوەش ئەبیتە دەرفەتێک لە بۆ ئەوەی کە ئیسان بیر و ڕای خۆی لە ڕووی ئاینیەوە پێشکەش بکەوە. سپاسی بەڕێز دەکەم مامۆستا عومەر کە ئینشاءالله جێبەنجە دیارە لەو بەرنامەیەدا خوای گەورە موفقت بکات هەمانە درێژ بکە ئینشاءالله. مامۆستای بەڕێز بەداخەوە خوای تەبارەک وتەعالە ئەو دینە پاک و جوانەی کە لە بۆ ئێمە ناردووە کە دینی ئیسلامە، دینی ئیسلام یاسایەکی بنەڕەتی داناوە کە ئەو یاسایەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا ضرر ولا ضرار. ئەفەرمێ نابی زەرەر لە کەس بدەی، نابی بێهۆی ئەوەی کەوا ئازار و مەینەت لە بۆ کەسی بەرامبەری خۆت و دەوروبەری خۆتدا دابنێ. کەواتە ئەو یاسایە ئەگەر پێی وەکو مسلمان ئەمە وەکو مسلمان جێبەجێ بکەین، نابی بچووکترین ئازارمان لە بۆ کەسی دەوروبەر هەبی. بە تایبەتی ئەو هەڵقۆستنەوە لە ڕەمەزانی داشتومە گرانکردن یاخۆت کاڵا گرانکردن چکە احتکار ئەگەبین لە ڕووی زمانەوەی تەماشا بکەین احتکار لە زمانی کوردیدا پێی دەگوترێت قۆڕخکردن، لە عەرەبی پێی دەگوترێت احتکار، لە ئینگلیزی پێی دەگوترێت مۆنۆپۆلی. یعنی چیە کۆنتڕۆلکردنی بازارە لە ئەوەی ئازاردانە بە خەڵکی. ئیجەکە ئەمەش مسلمانین چۆن دەبی ئەتو ئازارت لە بۆ خەڵکەکی هەبی کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەتو یاسای مسلمان ئەوەیە نابی زەرەر لە کەس بدە، نابی ئەتو نەک زەرەر، کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ مسلمان چێە؟ المسلم من سلم المسلمون من لسانه ويده. ئەفەرمێ مسلمان ئەو کەسەیە کە خەڵکی لەسەر دەست و زمانی سەلامەت بن. کەواتە ئەگەر ئەتو هەم بە زبان هەم بە دەست ئەتو ئەبی هۆکاری سەرەتدان لەو خەڵکەی، کەواتە گونا هات و لە یاسای ئیسلام دەرچووی. خوای گەورەش لە قورئانی پیرۆزدا ئەگەر بین تەماشا بکەین لە ڕووی قورئانەوە تەماشای بکەین، خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. أفرميت سي خواي پروردگار أفرمي إيمان دارينا. كواتا ليرانا خواي قورا لقل أوي أزاني كأو صفة ناشرين لنا ومسلمان داهية كاحتكار وقورخ كردنو هيش قران كردن يشتو مكا بلام إيمان لناسيني تماشا كخواي قورا تسن برحمة لقم مربندا كاني خوي أفرمي أي إيمان دارينا إيه لا تأكلوا أموالكم بينكم بالباطل. أفرمي أنقو مالي يكتري مخون بنا حق. كواتا أجر بين أو آية التطبيق كين لس احتكاري أبيت خواردني مالي خلشي بنا حق. إيه كبو خوار مالي خلشي بنا حق أتو لياساي إسلام درتو لإيمان درتو لإسلام درتو أو نيجو عبادتي أو روشي كده يجري ناقا خوالي قبول ناقا لوتن كخواي تبارك وتعالى نهي كردوا لا تأكلوا أقبين لزروي زماني واني تماشى بكيدي لا نهية نهية كواتا قطعية حرامة نابي إنسان مالي خلشي بخوا بناحة إلا أن تكون تجارة عن تراضي إلا أقل معاملة شي بحردو لا رازيبا ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. خواهي قول أفرمي أنقو خوشتان مكوشن سبحان الله تماشاك أقربين يعني علماء تماشي تفسيري آية كيف كين أبين خواهي تبارك وتعالى كأفرمي ولا تقتلوا أنفسكم أفرمي خوتان مكوشن
چونکە هەندێک عولەما ئەفەرمون لێرە کانە کوشتنی معنەویە، یعنی ئەگەر کەسێک احتیکار بکات نەک لە ڕەمەزانێت لە هەموو کاتەکی هەوڵ بدا بازاری کۆنتترۆل بکات و قۆرغی بکات و شتی گران بکە، ئەفەرمێ ئەوە وەکو وایە کە خۆی کوشتە لۆ خۆی کوشتێت، چونکە لە خوا سزای دەدا و دەیباتە جەهەنەمێ، چونکە ئەوە بەشێکە لە خواردنی ماڵی حەقی خەڵکی بەنەحەق. و پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ لا يحتكر إلا الخاطئ، ئەفەرمێ ئەو کەسە احتیکار دەکا، ئەو کەسە قۆراغی بازاری دەکا، ئەو کەسە بە شتومەکی گران دەکا کەوا گوناحبارە تاوانبارە، یعنی کەواتە ئینسانی مسلمانی بێگوناح ئەو صفەتەی ناکە، کەواتە ئەوە صفاتی ئینسانی گوناحبارە، صفاتی ئینسانی تاوانبارە، دەبی ئینسانی مسلمان خۆی بپارێزی لێ. دوای ئەگەبین تەماشای سزایەکانی، یعنی لۆ نمونە عقوبەکەی ئایا عقوبەی چەندە یان تاوانەکی هەیە لە ئیسلامە تێدا، ئەگەبین تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من احتكر على المسلمين طعامهم ضرب الله بالجزام والأفلاس، رواه ابن ماجه وبإسناد حسن. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک ماڵی خواردنی لە خەڵکی بگریتەوە، یعنی گرانی بکە، قۆرغی بکە، بیشاریتەوە لۆ ئەوەی گرانبی لە ئەوی بەخۆی قازان بکە بەڵام خەڵک زەرێرێ بکە، ئەفەرمێ ضرب الله ئەفەرمێ خوای تەبارەک وتەعالە تووشی بەرەکایەتی دەکا، یعنی گڕووی دەکا لە دنیایەدا، ئەوە لە دنیای سزای دەدا، کەواتە ئەو کەسێکەوە قۆرغی بازاری دەکات و شتومەکی گران دەکا، خوا لە دنیای تۆڵی لێ دەکاتەوە کەچی دەکا گڕووی دەکا. ئەوە یەک. دوو والئفلاس، و هەروەها عقوبە و سزای دووەمیشی ئەوەیە خوای تەبارەک وتەعالە دەست بەتاڵی دەکا، لە دنیای و لە قیامەت دەست بەتاڵە بی و شەرمەزارە بی. و هەروەها یەکێکی دیکە لە سزایەکانی ئەو کەسێکەوە بازاری کۆنتترۆل دەکات و قۆرغی دەکات و شتی گران دەکات لەسەر خەڵکی بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزان کەوە فرسەتەکە دەزانی خەڵک مەجبورە لە بۆ کڕینی شتومەک و کاڵای. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم من احتكر طعاما 40 ليلة فقد برئ من الله وبرئ منه. سبحان الله، ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر هاتو خواردنەمەنەکی شتومەکەکی کاڵایەکی هەر شتێک هەبی گرانی بکات چ ڕۆژی، ئەفەرمێ ئیلا خوای تەبارەک وتەعالە لێی بەریە، وعنی خوای گەورە چاودێری ناکە، خوای گەورە لەو کەسە بەریە کە خواش چەند بەڕەحمە، دەزانی هی ئەوە ئاەتی کە پێش خوێنمانەوە خوا ئیمانی لە ئێمە نەساندیە، لەگەڵ ئەو ڕوحمە زۆری خوای پەروەردیگار، خوای گەورە لەو کەسەی بەری ئەبی، لەو کەسەی بێ ئەو کەسە بێ بەشەبی لە ڕەحمەتی خوای گەورە کەوە بازاری گران دەکات و شتومەکی لە خەڵکی گران دەکات و زەحمەتی لە بۆ خەڵکی بە دەکات. دەست خۆش مامۆستا خۆت زەدەتەوە. مامۆستا ئێستا لێرە پرسیارێک هەیە، ینی زۆر جار خەڵک وەکو مەسەلەن ئەو کەسانەی بازاری گران ئەکەن وەکو قەناعەتێک بۆ خۆیان دروست دەکەن، مەسەلەن ئەڵێن ئێمە لەبەر ئەوەی کەلوپەل گران ئەەکەین چونشی قازانزمان لەو گرانکردنەیدایە، ئەمانەوێ مەسەلەن قازانجی خۆمان لێرە ببینینەوە. مامۆستا مەسەلەن لە پێناو ئەوەی کەوە دوکاندارێک یان کەسێک قازانجێک بکە، یعنی دەکرێت لە پێناو قازانجی خۆی باری خەڵکی قڕز بکە یان ناکرێ مامۆستا؟ بەڵێ، ئەگە بین تەماشای ئەمە لەبەرەوەی خوای تەبارەک وتەعالە دوو شتی جوانی لە بۆ ئێمە داناینە کە قورئان و فەرمودەی صەحیح پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، هەم لە قورئاندا هەم لە فەرمودەی پێغەمبەری خوا هاتیە صلی الله عليه وسلم، بە هیچ شێوازەکی نابی ئەتو لە پێناو بەرژەوەندی خۆت و باغەر پڕکردنی خۆت و قازانجی خۆت زەرە لە خەڵکی بدەیت لۆ، چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە حەدیثەکە صەحیحە بجمار فرمودي 928 أفرمي من دخل في شيء من أسعار المسلمين ليغلي عليهم كان حقا على الله أن يقذفه في جهنم. أفرمي هر كسك أجر هاتو لبو قازانجي خوي لبو برجواندي خوي شتومتشي لسخلشي جران بكا خواي لسخواي جورا خوا لسخوي أكاتا فرز حق لسخواي جورا أو مروفا لشوينشي تايبت لزهنمي لبو آماده بكا بيخاتناي بدانشني يعني شوينشي بر آجر زا ليرك لو فرمودي أجا تماشى بك أرفن أن يعقد بعظم من النار يوم القيامة، يعني بشوينشي جورا غرفيك بابرين شوينك زيجايتشي أو أنده ناخوش أو أنده جورا أو أنده بر آجر كهموك إنسانة ليدة ترسي أفرمي خواي جورا للسري خوي واتب كردية أو كسي كوا لبيناو قازان جي زوري خوي زريري لخالشي أدا أفرمي خواي جورا ديبات جهنمي ديبات أو شوينة تايبتي كلا جهنمي لبو يدرس كرايا. دواي
مامۆستای بەڕێز لەو نمونە ئەگەبین لە ڕووی ئاینیەوە خوای تەبارەک و تەعالە نعلەتی لە هەندێک کەس کردیە. یعنی لەو نمونە ئەو کەسێکەوە عەرەقی دەخواتەوە خوای گەورە نعلەتی لێ کردووە و هەروەها نعلەت لە شەیتانیش کرایە لۆ چونکە شەیطان بێ ئەمری خوای تەبارەک و تەعالای کردیە. سبحان الله لە حەدیثێکی صحیحی پێغەمبەری خوا کە ئیبن ماجە ڕیوایەتیان کردووە ئیمامی حاکم بە صحیحی داناوە ئەفەرمێ المحتەکر مەلعون ئەفەرمێ ئەو کەسێکەوە قۆرغی بازاری دەکات بە قازانجی خۆی لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆی شتی مەچی گران دەکات لەسەر مسلمانان ئەفەرمێ مەلعونە. خوا بەنای هەموو لایەکم دا ئیشاء الله ئەوە سیفەتی مسلمانان نییە، ئیشاء الله مسلمانان ئەو سیفەتەی ناکەن لۆ ئەوەی کە خوای گەورە لەبەر نعلەتی خۆی بە دوورمان بخاتەوە خوای گەورە نعلەتمان لێ نەکا. لۆ ئەگەر ئەمە بیر بکەینەوە نعلەت شتێکی زۆر گەورەیە. نعلەت یعنی چێ؟ یعنی وەکو شەیطان ئینسان بێبەش ئەبی لە ڕەحمەت و سۆز و میرەبانی خوای پەروەردیگار زالۆی دەبی ئاگادار بین، دەبی زۆر بە حەساس بین. هەر مسلمانێکەوە ڕووی لە خوا دەکات و ڕووی لە قیبلە دەکات و نوێژ و عیبادەتی ئەنجام دەدا دەبی ئاگاداری ئەوەی بی نابێ بازاری شتومەکی لە بازاری گران بکایان شتی بهێڵیتەوە لە ئەوەی کە گرانی بکە. ئەگە بین مامۆستای بەڕێز دەبێ ئەمە چاو لە علەمان و زانانی پێشی بکەین. سەلەفی ساڵحی پێشان توجار بووینە بەڵام مسلمانی ڕاستەقینەش بووینە. دەبی ئەمە چاو لەوانە بکەین، نابی لە پێناو بەرژەوەندیەکی دنیایی بەرژەوەندی خەڵکی هەمەی بەلا بنین و قازاند لە بۆ خۆمان بێ بەڵام لە خەڵکیمان دەوێت. ئەڵێ پیاوەکی سەلەفی ساڵح لە واسط بووە هەری هەرستا گزانی گەنم لە بەسڕایە نەمابوو، بەسڕای عێراقی هەرستا هەندێک گەنمی چەند گەنم و شت و ئەوەی هەبوو لەو جیکری لە بۆ بەسڕای بارە گەنمەچی نارد لۆ ئەوەی کەوە ئاسانکاری لە بۆ خەڵکی بکە. یعنی وەکو هەڵگرتنی بارەکی قرس لەسەر خەڵکی چکە دیارە خەڵک تووشی قەیرانی گەنمێ ببوو ئاردوشتی لێ دروستە بینی یانەتوانی ژیان لە خواردنی لە بۆ خۆ دابین بکەن. وەڵا ئەریاویش هەرستا وەکیلی هەبووە نامەکی نووسی جا خۆ تەلەفۆن و ئانە نەبووی نامەکی نووسی لەو نامەی گوتی وەکیلی خۆی گوتی هەر کاتەچی ئەو بارە گەنمەت گەیشتە لە بەسڕایە یەکسەر بەبێ دوودڵی بەبێ ئەوەی برێ وەلا قازانج یا قازاند نییە بیفرۆشە. سبحان الله ئەڵێ کاتێک کە گەیشتێ بازرگانەکان لە وەکیلی کابرایەکەی کە خاوەنی ئەسلی نەبوو وەکیلەکەی لێ خربوونەوە گوتیان کاکە ئەتلو ئەو ماڵی دەفرۆشی هەورۆ مەفرۆشە بهێڵەوە لە ماڵی دای بنێ ئەتو قاز سبەی دوزبەی قازاندەکی باشی دەکەی چونکە ئێستا گەنم هەیە هەورۆ هاتیە سبە و دوزبەی زۆر گران دەبی. هەرستا ئەو هەفتەکی ئەو وەکیلە هەفتەکی ئەو گەنمەی هێشتەوە بە قازانجێکی زۆریدا بێ حساب. یعنی ئەگەر قازانجی نیوە کردبی بەشێکی کردبی کردیە 3 قات و 4 قات. هەرستا لەو حاڵەتەیدا کە کردی 3 قات و 4 قات وەکیلەکە زۆر دڵخۆش بوو گەنمەکەی زۆر قازانجی زۆری کردی بوو بەخۆ بە ئەوەکەی نامەکی نووسیەوە گوتی قازانجی زۆرمان کردی لە بۆ خاوەنەکەی کە لە واسط بوو کە خاوەنی گەنمەکەی و نامەکەی پێگەیشتەوە قازانج دیتی کە کابراایەکە وەکیلەکە زۆر قازانجی کردیە گوتی آخر ئەمن گوت بۆ تو ئەو ڕۆژەی بفرۆشە کە ئەمن بارەکەت ئەگاتە دەستی نەم گوت بوو ئەتو هەفتەکی هەڵبگرا ئەوە بکە ئەمن قال لە پێناو قازانجەکی خۆ دنیای ئیمانی لە دەست نادەم قیامەتی لە دەستە خۆ نادەم. گوتی بڕۆ چەند پارەت قازانج کردیە چەند دینارێک و درهەمەکەت لەو باری وەرگرتیە بە هەبوون و نەبوون قازانج و غیرە قازانج هەمێ دەبی بچی بە چەند فەقیر و هەژار لەس لەو وڵاتی هەنا لەو شاری هەنا هەم بەسە هەماندا باش بکە. سبحان الله لۆ ئەوەی کەوە گوناحەکەی خاوین کاتەوە ئێستا کابرا گوناحەکە بکە تۆبەی دەکات تۆبەی ئەو کابرایش کە زانی احتیکاری کرایە لەلایەن وەکیلەکەی هەرستا ئەو پارەی کە هەی بوو قازانجی لێ کرده بوو یاخۆت پارەکەی وەدەستی کەتە بوو دین هەمێکیشبی هەمووی بەسە فەقیر و هەژارەدا بەس کرد دەبی ئەمە چاو لەوانە بکەین. مامۆستا لێرە پرسیارێک دروستەبی دەستەکان خۆشبی ئێستا تقریبا لە قسەکانی جەنابەت لەو بابەتەی مرۆڤاتی دەبێت بە دوو بەش هەندێکیان احتیکارەکەن یعنی خۆڕخی بازاڕەکەن و گرانەکەن هەندێکیشیان بەو شێوە ئەو زانایی کە تازە باست کرد یعنی بە شێوازێکی زۆر پاڵپشتی خەڵکەکەن و یعنی یارمەتی خەڵکەدەن مامۆستا هۆکارچی یعنی خەڵک وای لێ دێ کە احتیکار بکە یعنی نەبوونی ئیمانە زەعیفبوونی ئیمانە هۆکارەکەی چی مامۆستا بۆ چ ئەژێڕی و جەنابەت خوای تەبارەک و تەعالە وەڵاممان دەداتەوە مامۆستای بەڕێز خوای پەروەردیگار ڕۆژی دانایە لە بۆ ئەوەی کە تو ژیانی ماڵ و منداڵی خۆت دابین بکەیت شەویشی دانایە لە بۆ ئیسراحەتی
خواي قورا مالي شي أفرمي المال والبنون زينة الحياة الدنيا أفرمي مالي من دار وهروها سروة السامان زواني دنيانا ليرة دان شمانيا چشەکە لە چند دەرێ کابرا فێرە قۆڕکردنی بازاری دەبی لە چند دەرێ خەلەلەکە لە چند دەرێکەوە ئینسان شتومەکی گران دەکا لەسەر خەڵکی و زەرێ لێ خەڵکی دەدا وتحبون المال حبا جما خوا دەفەرمێ ئەفەرمێ لەو حاڵەتەی ئینسان تووشی هەڵە دەبی تووشی تاوان دەبی کە ماڵی دنیای ئەوەندە خۆش بووێ یعنی ماڵەکە زاڵبی بەسەرەوی ئەو زاڵ نەبی بەسەر ماڵی نابی ئیسان دەبی هەوڵ بدا ماڵ بەسەوی دازار نەبی ئەو بەسە ماڵی دازار بی دەستکراوە بی بەخشن دەبی لێبور دەبی یعنی ئەگەر قازانجێکی کەم بکە کاکە ئەتوو شتێکی بە هەزاری دەکری بە 1250 بدا پێویست ناکە بە 3000 بدەی یعنی گوناح دەگاتێ ئەتوو ئەو بازاری بکێ ئەو هەڵەی بقۆزیەوە ئەدیت موسڵمانی ئەدیت و ڕوود لە خوای گەورە نەکردیە ئەدیت و نوێژی ڕۆژی ئەدی لۆ بە ڕۆژی ئیستیفادەی چییە خوای گەورە لە ساڵی جارەچی کە یەک مانجی لە بۆ مەدانای ئەمە بەڕۆژی بین هۆکارەکە چیە مامۆسای بەڕێز هۆکاری بەڕۆژی نەبوونی خەڵکی لەو ئەوەی ئەتوو فەقیر و هەژارت وەبی بێتەوە لەو ئەوەی کە ئەتوو زگت برسیە ئەتوو دەخەمی ئەو خەڵکانە دابی کە هەتا ئێستا ژیانیان نییە خانیان نییە ماڵیان نییە منداڵیان نییە یان هیچ مەعیشەت و ژیانەکیان نییە ئەتوش ئەگە شتەکەت گران کرد کەواتە بارەی خەڵکیت قورس کرد یان زەحمەتت کرد کەواتە لێروکانە لە خۆشەویستنی زیادە ڕەوی لە خۆشەویستنی ماڵ و سامانی هۆکارە لە بۆ ئەوەی کە ئینسان احتیکار بکات پێم خۆش بوو شتێکی دیکەوە بیر جەنابتان بینمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگە زەرەرت لە بۆ خەڵکیدا هەبوو زەرەرت لە بۆ خەڵکی هەبوو خوای تبارەک و تعالی ئیلا ئەو شتەی دەتین تۆڕێ یعنی ئەگەر تو احتیکار بکەی ئێستا ئینسان قۆڕغی بازاری بکە شتی مەرجی گران بکە ئیلا ئەو شتە دێتۆڕێ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم کە ئیمامی ئەحمەد و ئەبوو داود ترمزی ڕیوایەتیان کردووە ئەفەرموون من ضار الله به ومن شاق الله عليه ئەفەرمی هەر کەسێک زەرێ لێ خەڵکی بدە ئیلا خوای گەورە تووشی زەرێریەکە هەر کەسێک بارەی خەڵکی قورس بکە ئیلا خوای تبارەک و تعالیش باری قورس دەکاتەوە لە دنیا یاخود لە قیامەتی دەستەکان خۆش مامۆستا بەڕاستی سوودمان لە جەنابەت بینی کاتەکەمان تەواو بوو دەنەخۆ حەزمان نەکرد زیاتر لە خزمەتتدا باین خۆشەویستی بەڵام پێم خۆشە مامۆستا لە کۆتایی پەیامێک یعنی پەیامێکی وەکو مامۆستایەکی ئاینی وەکو کەسایەتێکی دینی میراثگەری پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ کۆمەڵگا بە تایبەتی بۆ دوکاندارانی بەڕێز کە ئەغلبیان الحەمدولله مامۆستا زۆر باشن و خێرخوازن بەڵام کە تێشی لەوانێ تێدا بێ قۆڕخی بازار بکە ئەگەر پەیامێکی تایبەتی جەنابتمان پێ بگەینی مامۆستا پەیامیم لە بۆ هەموو دوکاندار و ئەوانەی کە لە بازاڕینە دەبی لە خوای بترسێن ئامۆژگاری خۆم و ئەوانیش دەکەم کە دەبێت لە خواترسانمان هەبی تەقوای خوای گەورەمان هەبی چونکە ئەو پلەپایی کەوا خوای گەورە دایتێوان ئەو تا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم التاجر صدوق الأمين مع النبيين والشهداء والصالحين ئەفەرمێ بازرگانەکان ڕۆژی قیامەتی کە حەشر دەکرێن لەگەڵ چێت حەشر دەکرێن لەگەڵ پێغەمبەران لەگەڵ شەهیدەکان لەگەڵ ڕاستگۆیان کەواتە لەوەی گەورەتر نییە خوا ئەو پلە گەورەی پێدای کە ئەتوو لەگەڵ پێغەمبەری خوا حەشر بکەی لەگەڵ ئادەم لەگەڵ حەزرەتی نوح لە حەزرەتی ئیبراهیم موسى حەزرەتی عیسا هەموو ئەو پێغەمبەران عەلەیهیم السەلام خوای گەورە لەگەڵ ئەو پیاوچاکانە حەشرمان بکە لەوەی گەورەتر نییە ئەو پلە گەورەی کە خوا لە دنیایدا بەتووی بەخشیە لە دەستە خۆتی مەدا لە بۆ بە قۆڕکردن و گرانکردنی شتومەچی ئەوە شتێکی کارەساتە ئیسان ئەو پلە گەورەی کە لە قیامەتی خوا پێیداوە با لە دەستە خۆی نەدا هیوادارم ئینشاءالله خوای گەورە هەموو لایەکمان موفق بکە ئامین یا ڕەبی مامۆستا دەستەکان خۆشوی مامۆستا زۆر سوپاس دەکەین بەڕاستی عەزەتمان دای ئەوڕۆ لە وەختمان گرتی خوای گەورە پاداشت داتەوە بە هیوای ئەوەی کەوە ئینشاءالله جەناب ببیتە مایە سوود و خۆشیش لۆمە ئینشاءالله بەڵێ بەڕێزان لێرەوە هاتینە کۆتایی حەڵقەی ئەوڕۆمان ئەڵقەی ڕۆشنای ڕەمەزان بە هیوای سوود بینین بۆ گشتلایەکتان وسلام علیکم ورحمة الله وبركاته.